لا ئێستادا گۆڤارێکی تایبەت بە دوکیۆمنت یاخود بواری دوکیۆمنت لە کوردستاندا بڵاو دەبێتەوە کە ئەویش گۆڤاری دوکیۆمنتە و گرنگی بە بواری ڕۆشنبیری و هەروەها بواری مێژوویی زیاتر ئەدات و لە ئێستادا ژماری یەکی بڵاو بۆتەوە. بۆ توێژەوە لە کاتێک ئێستا وەکو زانکۆکان وەکو مەسەلە ببینم دیکۆمنت لە ئاستی گۆڤارێک ناوەستێت. بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لا نووسەر و ڕۆشنبیران لالەقەی هەولێری یەکێتی نووسەرانی کورد مەراسیمێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی ژمارە سێی گۆڤاری دوکمنت ڕێکخرا. ستار ئەمین سەرنووسەری گۆڤارەکە ڕایگەیاند گۆڤاری دوکیۆمنت لە 168 لاپەڕە پێکهاتووە و یەکەمین گۆڤارە لە بواری دۆکۆمنتاری لە کوردستان کە کۆمەڵێک بابەتی گرنگی ڕۆشنبیری و ڕۆشنبیری دۆکۆمنت پارێزی و چەندین بەڵگەنامەی مێژوویی لە دووتوێی ئەم گۆڤارەدا کۆکراوەتەوە. هەر لە دیوان گۆڤاری دیکۆمنت قسەمان بۆ دەکات. گۆڤاری دیکۆمنتی یان فیلمی دیکۆمنتمان زۆر کەمە لە خۆمانەوە. ژمارە سێ ژمارەی سێی مانجی تەمموزە لە مانجی تەمموز دەرچووە. کۆمەڵێک بابەتی گرنگی تێدایە، کۆمەڵێک بابەتی بەڵگەنامەی مێژوویی و بابەتی ڕۆشنبیری دیکۆمنت پارێزی تێدایە. بە گرنگمانزانی ئەو گۆڤارە لە ژمارە سێ بینینە ئەو ئێرکوانە زیاتر لەبەر ئەوە بوو ئێمە خوێندنەوەیەکی سەرەتایی بۆ بکەین و جێ لەو پێشنیار و ڕەخنانەش بگرین، چونکە بە هەڵبەتە هەموو پرۆژەیەکی هونەری و ئەدەبی بە ڕەخنە و پێشنیار پێش دەکەوێت. ئەمە بە بەردەوامی پەیمانمان بە شۆیدایانی دیکۆمنت و دیکۆمنت پارێزیدایە ژمارە لە دوو ژمارە بە دڵنیایی دیکۆمنت پێش دەکەوێت و بەردەوامیش دەبێت. لە 168 لاپەڕ پێک دێ لەوانەیە نزیکی 17 ڕۆژنامەنووس و نووسەری گەورە لەم ژمارەیە بەشداریان کردیان. بەڵگەنامەی مێژوویی گرنگی تێدایە بەڕاستی. ئەوە بوو هەرسێ ژمارەکەمان دەکەین. دنیا ڕەنگە پێویستی زیاتر بەوە هەبێ پێویستی بە دیکۆمنت، بەڵام ئەوانە هیچیان شوێنی